دەی مانگ وەرگرتنی گەنم لە سنووری پارێزگای سلێمانی و 12 مانگ لە سنووری پارێزگای هەولێر لە سایلۆکان دەست پێ دەکات بۆ کۆنتڕۆڵکردنی ئاسەنگەکانی بەردەم وەرگرتنی گەنم لە جووتیارانیش کۆمەڵێک ڕێنمایی بڵاو کراونەتەوە و داوا لە جووتیاران دەکرێت پابەندی بن تا بە ئاسانترین ڕێگە گەنمەکانیان لێ وەربگیرێت. ئەوەش خراوەتە ڕوو کە وەرگرتنی گەنم بە پێی نۆرەی شوێنەکان دەبێت و داوا کراوە هیچ جووتیارێک جگە لە نۆرەی ناوچەکەی گەنمەکەی بۆ سایلۆکان نەگوازێتەوە. هەروەها قەدەغە کراوە کە گەنم لە نێوان پارێزگاکان هاتوچۆی پێ بکرێت و پێویستیشە جووتیاران گەنمەکانیان بە بارهەڵگری بچووک نەبن بۆ سایلۆکان چونکە لێیان وەرناگیرێت. لە هەرێمی کوردستان 11 سایلۆ هەیە و سایلۆیەکی دیکەش لە هەڵەبجە بەردی بناغەی دانراوە. 6 سایلۆ لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و 30 لە دهۆک و دوانیش لە هەولێرن کە بە کۆی گشتی توانای وەرگرتنی زیاتر لە 500,000 تۆن گەنمیان هەیە. بەڵام بەهۆیەوەی کە گەنمی ساڵی ڕابردوو لە بەشێکیاندا ماوەتەوە بەشێک لەو گەنمەی کە لە جووتیاران وەردەگیرێت لەسەر زەوی ڕۆ دەکرێت و پاشان وەک بەرپرسان ئاماژەی پێدەکەن یان لەگەڵ بەغداد ڕێت دەکەون لەسەری یان لە ناوخۆی هەرێمی کوردستان جێی دەکرێتەوە و بە ئار دەکرێن. بە پێی بڕیاری وەزارەتی بازرگانی عێراق ئەم ساڵ 400,000 تۆن گەنم لە جووتیارانی هەرێمی کوردستان وەردەگیرێت. بە جۆرێک بۆ هەر دۆنمێک 150 کیلۆ گەنم وەردەگیرێت. ئەوەیش جووتیارانی نیگەران کردووە کە هەندێکیان بە تایبەت لە سنووری پارێزگای هەڵەبجە بەرهەمی زیاتریان هەیە و داوای زیادکردنی بڕەکە دەکەن تا زیاندمەند نەبن. لە بەرانبەر هەر چۆنێکیشدا 800,000 دینار بۆ جووتیاران دیاری کراوە و بڕیارە بە چەکێکی بانکی ڕاستەوخۆ بە جووتیاران بدرێت و دەتوانن لە بانک ساغی بکەنەوە. پرۆسەکەش لانی کەم 40 بۆ 45 ڕۆژ دەخایەنێت و ئەگەر پێویستیش بکات بە هەمانگی لەگەڵ بەغداد وادەکە درێژ دەکرێتەوە. ئەم ساڵ جیا لە ساڵانی ڕابردوو بەهۆی کەم بارانیەوە بەشێکی زۆری زەویە دێمیەکان کە بڕەکەی 2 ملیۆن دۆنمە لە هەرێمی کوردستان بەگەنم دا نەچێنرا و ئەوەیشی کە بەگەنم کرابوو بەشێکی زۆری لە ناوچوون بە تایبەت لە دەشتەکانی هەولێر و شێخان و بەشێکی پارێزگای سلێمانی و سێمێڵ و بەشێکی ناوچەی گەرمیان و ڕانیە. ئەمەی شوای کردووە بەرهەمی گەنمی جووتیارانی کوردستان بۆ کەمتر لە 1 ملیۆن تۆن گەنم دابەزێت لە کاتێکدا ساڵی ڕابردوو زیاتر بووە لە 1 ملیۆن تۆن.